بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان دەوێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ وەکو ئێوە شاگادارن ئەم شەو لە گەشتی هەواڵەکانی کەناڵی کوردستان 24 لە سعات 8 دانپێدانانی ئەو گروپە تێرۆریستیە بڵاو کرایەوە کە پێشتر و لە کاتی ئەنجامدانی هێرشەکەی سەر باڵەخانەی پارێزگای هەولێر لەگەڵیان بوون هاوکار و پێ بە پێ بڵین لەگەڵ ئەو کردەوەی ئەوان بوون و دەستیان هەبووە وەکو خۆیان دانیان پێدانا ینی هەندێکیان لە 2014ەوە هەندێکیان لە 2015 هەندێکیان لە 2016ەوە بەیعەتیان بە فەرمی بە داعش داوە و بەڵێنی ئەوەیان داوە کە پابەندی تەواوی داواکاریەکانی داعش بن گەر هەر شتێکیان لیان بێت. ئێمە ئەم شەو لەگەڵ دوو میوانی ئەزیز و بەڕێز یەک لە سلێمانی ئەویدی لە هەولێر مەبەستمانە قسە لەسەر هزری تونڕەوی بکەین. ئایا ئەم هزرە تا چەندە هەرێمی کوردستان چ لە کۆمەڵگە بێت چ لە ناو مامۆستایانی ئاینی بێت چ لە مزگەوتەکان بێت چ لە ناوەندە ئەکادیمیەکانی خوێندن و خوێندەواری بێت تا چەندە خاکێک یاخود ژینگەیەکی بەپیت و سازدراوە بۆ ئەوەی کەسی تێرۆریست دروست بێت. من لە سلێمانیەوە جەنابی مامۆستا بەهمەند تاهیر نەریمان نووسەر و لێکۆڵەر لە بواری فکری سیاسی و لە هەولێریش جەنابی مامۆستا عومەر چنگیانی مامۆستای ئاینی میوانمە. بە ڕوخسەتی مامۆستا بەهمەند من لە هەولێرەوە دەست پێیەکەم ئەچمە لای جەنابی مامۆستا عومەر چنگیانی. سڵاوت لێبێ مامۆستا سوپاس بۆ ئەم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین پرسیارێکی باو بەڵام گرنگ. خۆتان نەزانن کە ئەو کەسەی کە بەیعەتی داوە لە یەکەم جێگا و ئەو کەسەشی کە ئەم تێرۆریستانەی پەروەردە کردووە و ڕێگەی پیشانداون مامۆستایەکی ئاینی بووە و ئەم مامۆستا ئاینی ئەگەر بڕوانین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە فەیسبوک و بە ئینستاگرام و بە تەنانەت بە یوتیوبەوە تەنانەت لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن و تارەکانی بە ئاسانی بڵاو ئەکرایەوە. پرسیارەکەی من بە وردی و بە دەقیقی ئەوەیە ئەرکی مامۆستایانی ئاینی دوای ڕووداوەکانی ئەم دواییانە چییە؟ سڵاوی خۆتان لەبێ سوپاس بۆ دەرفەتەی کە جەنابیشت و کەناڵ 24 عەزیز بە منی بەخشیوە بۆ ئامادەبوون و هیوادارم سەرکەوتوو بم لە وەڵامی پرسیارەکانتە زۆر بە دەقیقی و بە وردی وەکو جەنابیشت فەرموون. سەرەتا وتت وەکو خۆ دەزانین نازانم من خۆمەزانم بەڵام منیش وەکو هەر بینەرێکی تر بینەری ئەو گرتە ڤیدیۆیە بووم کە دانپێدانی پێنانی مامۆسایەکی ئاینی بوو لەسەر هەندێشت و بە عەرەبی و بە کوردیش کە قسەی دەکرد و تۆمارە دەنگیەکەم منیش گوێبیستی بووم. ڕەنگە من قسەم لەسەر خودی ئیشە قسەکانی ئەو نەبێ هێندەی وەڵامی پرسیارەکەی جەنابت بدەمەوە. ئەرکی مامۆستایانی ئاینی چییە؟ کارکردن لەسەر هزری توندڕەوی کارکردن لەسەر هزری توندڕەوی ئەمە ئەرکەکەیە ئایا کار کراوە لە ناو مزگەوتەکانی کوردستانە بۆ ئەوەی ئەو هزرە نەبێ یان ئەگەر هەیە بڕەوێتەوە یان چۆنی لەگەڵ بکرێن. بۆ خۆت دەزانی ئازیزەکەم قسەکەی من ژۆ کۆی جەنابەت نەبێ من بۆ خۆت دەزانی هیوادارم جەنابیشت و بینەرانی تری بەڕێزیش ئاگاداری ئەم خاڵە بن. ئێمە لە شەڕێکی گەورەی دژی تیرۆریستە پێشمەرگە قارەمانەکان لە ڕووی سەرکەوتنی سەربازیەوە دنیا دانی پێدانا کە سەرکەوتنێکی زۆر گەورەمان تۆمار کرد بۆ مێژوو پشتیوان بەخوا بۆ داهاتوش هەر ڕوبەڕووی هەر شتێک دەبینەوە ئینشاءڵڵا. وەلێ پرسیار ئەوەیە تا چەند کار کراوە لەسەر نەهێشتنی ئەو هزرە یان تەشەنەنەکردنی ئەو هزرە و ئەو هۆکارانە لا ببرێک کە دروستبوونی ئەو هزرەی تێدا هەیە. چەمکەکە بۆی بەو کراوەیە نەهێڵم داش لە مزگەوتەوە پەیام چۆن دەدرێ. ئەگەر کەسی تەمەشای فەیسبووکەی ئێستای منی کردبێ ئەمڕۆ من ڕێکلامی ئەوم کردووە لە دوێنەوە کە سبەینێ وتاری جومعەی من لە مزگەوتی خەدیجەتول کوبرا لەسەر چەمکێ قسە دەکەم کە چەند هەفتەیە کە لەسەر سوورەتی فاتحە قسەم کردووە. آخر ئاەت کە خوای گەورە ئەفەرمێت
ڕوو لە مسلمانان دەکا ڕێنماییمان دەکا کە داوا بکەین نەخوا لەو کەسانەمان بگێڕێت کە نیعمەتی بەسەرا ڕشتون لەو کەسانەمان نەڕێژێت نەگێڕێت کە غەزەبی لێگرتوون لەو کەسانەمان نەگێڕێت کە گومڕابوون لەوەتی من هەم گوێبیست بووم و لە هەموو مزگەوتێکیشەوە تەفسیری ئەو ئاەتەوەها کراوە ئەوانەی غەزەبیان لێگیراوە جوولەکەکانن ئەوانەی گومڕان مەسیحەکانن لێرەشەوە هەموو هەوڵێکی ئێمە باسی ئەوە دەکەین کوردستان شوێنی ئاشتەوایی و پێکەوە ژیانە بەڵام لە هەموو مزگەوتێکیشەوە فێری ئەوە ئەبن کە لە نوێژەکەتانە کە کاتێ سوڕەتی فاتیحە دەخوێنی تۆ دان بەوەدا ئەنەی کە غەزەب لە گیراوەکان کێیە و گومڕاکان کێیە لە ئەم ڕۆحە لە دڵی تاکەکانە دروست کراوە ئیتر لەمەوە پێداوەرە تا هەر خطابێکی تر گوتارێکی تری مزگەوتەکان ئەمە بۆ ئەگەڕێتەوە بۆ ناپەروەردەکردنی خودی ئەوانەی کە ئیداری مزگەوتەکان دەکەن واتە مەلای مزگەوتەکان بە پلەی یەکەم وتاربێژەکان ئایا وتاربێژەکان ئەهلیەتی وتاربێژیان هەیە ئاینیانە مامۆستا ئاینیانە کی ڕێگەی پێداون لە مزگەوتەکانەوە یعنی وەکو جەنابەت ئاماژەت پێدا بەو شێوەیە خەڵک پەروەردە بکەن وتاربێژ کۆمەڵی یاسای خۆی هەیە بەبێ گەڕانەوە بۆی بەداخەوە ئەویش ئەوەیە کە کاتێ تەعین ئەبێ بە مامۆستای ئاینی ئەبێ بە مەرجەکە ئەوەیە کاتێک دەبێ بە وتار خوێن کۆلێژی تەواو کردبێ بەڵام لە کۆلێژ چی فێر بووە هەر ئەمە مەرج نییە زوربەی ئەو وتاربێژانەی کە لە کوردستانە ئەمڕۆ وتاربێژن ئەم مەرجیانتیانە بڕوانامەی زانکۆیان نییە کۆلێژیان تەواو نەکرد زۆربەیان ئەو بڕوانامەیان نیە ئەمە یەک ئەوانەیشیان کە هەیەە ئەهلیەتی وتاربێژیان نییە هەر بۆیە کە ئەوقاف ناچار بۆ ئێستا هەفتانە ڕێنمایی بڵاوە کاتەوانێت کە باسی چی بکرێ چونکی دەزاندێت حقیقەتێک هەیە ئێمە دەبێت دانی پێدا بنین کە ئێمە ئەو ڕاستیە دەزانین مزگەوتەکانمان لە دەست خۆمان داوە زۆر دەمێکە زۆر دەمێکە مزگەوتەکانمان لە دەست خۆمان سوپاس دەکەم مامۆستا دێمەوەلات بۆی بۆمان ڕوون بکەیتەوە بۆچی مزگەوتەکانمان لە دەستداوە سوپاس دەکەم ئەچمە لای مامۆستا بەهمەن تاهیر سلااوت لێبێ مامۆستا ماندوو نەبی لە کۆتایی قسەکانی مامۆستا عومەر دوو خاڵی گرنگی وروژاند ینی ئەمەوێ جەنابیشتانۆک و کەسێکی ئەکادیمی و مامۆستای زانکۆ هەر لەوێەوە داخل بین ئەڵێت زۆربەی مامۆستا ئاینیەکان دەرچووی کۆلێژ نین و ئەوانەشی کە دەرچوون بەشێکیان ئەهلیەتی ئەوەیان نییە وتاربێژ بن و ینی وەعز بدەن بۆ خەڵکو و خەڵک وێنوێنی بکەن چی بکەن و چی نەکەن کەواتە ئێمە دوو خەلەلمانەیە ئەگەر زانکۆی تەواو کردبێ هەر کێشەیە تەواویشی نەکردبێ هەر کێشەیە ئەمە چۆن چارەسەر ئەکرێت وە چ ئیزافەیەکیشت بۆ قسەکان لە ڕاستیە سوپاس بۆیەوە لە ڕاستیە قسەکردن لەسەرم بابەتە ئێجگار زەروریمە بە وردی قسەی لەسەر بکەین چکە بابەتێکە ڕاست و خۆڕ و بەڕووی هەمومان بۆتەوە بابەتێکی گوڵوباڵیشە تەنها هەرێمی کوردستانی نەگرتۆتەوە دنیای گرتۆتەوە بۆیە دنیا سەرقاڵیان بابەتانەیە مەژە بە سەرقاڵی بین چکە ڕاستە خۆ دەرگیرمانە بێ لە هەرێمی کوردستانە بێگومان من زۆر جار قسەم کردووە خیتابی ئیسلامیانی ئەو گوتارە باوەی ئیسلامی کە هەیە دزراوە لەلایەن کۆمەڵێک مرۆڤ یان مامۆستا یان کۆمەڵێک واعزی کە بڕوایان بە تەکفیرکردن هەیە لە حەج لە حەزەیەکدا تر مرۆڤایە زانکۆی تاو کردو یاخۆ تاوی نەکردووە ماستەری هەیە دکتۆرای هەیە بەڕێز ئەو مامۆستایی چەندین مامۆستا بین بۆ نمونەیەکێک لەو مامۆستانەی کە ئێستا گیراوە باسی وەکرەوە ماستەری هەیە و تەربی دکتۆراشە واتە مۆزوعەکە تەنها بۆ یەکلا نابێتەوە ئایا ئەمانە شادێکیان هەیە یاخۆ شادێکیان هەیە هەرچەند شادە گرنگە بابەتەکان هەیە ئەمانە تاکو چەندە بڕوایان بە کافرکردن و تەکفیر هەیە تاکو چەنە توانیوانە بێنە دەرەوە لە ناو چەمکی تەکفیرە حەز لە حەزەیەک مەلایەک مامۆستایەک واعزێک بڕوای بە چەمکی تەکفیر هەبێ ئەم مامۆستایە ئەوانەی کە لە دەوروبەری خۆی گۆشەکە ئامادە سازیان بۆ دروستەکە بۆ ئەوی ڕۆژە لە ڕۆژان ببن بە سەرباز بە مجاهید لە ناو گروپێک ئەیتر داعشە یان پۆست داعشە یان بەری نووسڕەیە یان پۆست بەری نووسرەیە بۆیە ئەو یەکێک لە کێشە هەرە گرنگەکانی ئەو دام و دەستگانش کە ئەو جۆرە مەلانە بەرهەم دێنن بریتە لەوەی ئەمانە تاکو ئێستا ناتوانن لە فکری جیهاد بێمانەی قیتال خۆیان ڕزگارکەن واتە کێشە بابەتێکە تام لە حەزەیە
من چەند جاری کەژ و تومام جارێ ئەڵێمەوە لەناو ئەوانەی کە لەناو کورداندا لە ئاستێکی بەرزدا بەناو بانگن شخصیتێک ئەناسم و شخصیتە بەجددی ڕزگاری بۆ لە بابەتی تەکفیر ئەوش بەڕێز ئەحمەدی موفتیزادەی ئەحمەدی موفتیزادەیەکێکە لە قوتبە گەورانی کووردا کە هیچ قەناعاتێکی بە تەکفیر و تەنانەت بە ئیلحاد و بە چەمەکانی کوفر و ئیسلامیش نەمابوو بەڵام لە لای ئێمە تا ئەم لەحزەیە بابەتی کوفر ئیمان ئەم پۆلێنانە بە ئاسانی لە ناو مزگەوتەکانی ئێمە بە جمعانە گوێمان لێ دەبێت و دەگوترێت و دەوترێتەوە مامۆستا بامەنی ینی ئەوانی لە دان پێدانانەکە بینیمان جگە لە مامۆستا ئاینیەکە هەمویان گەنج بوون ینی 1992 تەمەنێکی زۆر زۆر گەنجیانەیە و زۆر قسە لەسەرەوەکرا کە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی هاوکار و لەبار نییە بۆ ئەوەی کەسی تێرۆریز یاخود لە ڕووی فکریەوە تونڕە و پەروەردەبێ بەڵام بینیمان کە قسەکە وا دەرنەچوو ئەو قسەی کەوا دەڵێ زۆر بێزانیاریانە و قسە وترێت لە پێچوانەوە من بۆ خۆم لە توێژنەوەیەکەوە ئێستا توێژنەوەکە وەکو مادەی خام لە بەردەسمایە لەسەر داعش و پۆست داعش و بەری نووسراوانەوە کۆمەڵە چاوپێکەوتنی وردم لە ناو سژنەکانی کوردستانیشە لەگەڵ ئەوانە کردو کە داعشن و گیراون بە پێچوانەوە ژینگەی هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ بەرهەمهێنانی بیری تونڕەوی تیرۆر هەر لە بواری ئابوووریە من بۆ نمونە لەو چاوپێکوتانی کە لەگەڵ 50-60 گەنجی گیرا و لەسەر تۆمەتی داعشبوون گرتومە چاوپێکوتم لەگەڵ کردووە یەک گەنجیتیانیە کوڕی دەوڵەمەند دەبێت بێت هەمویان لە ئاستی خوارەوەی هەژاریدان لە ئاستی خوارەوەن واتە ئەم گەنجانە کە لە هەرێمی کوردستانە بەرەو داعشبوون و بەرەو بەری نووسڕە چوونەوە بوو کەسی جیهادی لەو گروپانن لەو توێژەی کۆمەڵگەی کوردستانن کە هەژارن لە ئاستی خوارەوە هەژارن ئەمە یەک خاڵێکی دیکە کە لەو توێژنەوەە بە ئاسانی بۆمان دەرکەوتووە کە لەگەڵ ئەم گەنجانە قسەکەین لە چواردەورماندا لە کۆڵانەکانماندا لە گەڕەکەکانماندا گروپی جۆر بە جۆریان دروست کردووە ئەمانە و بە ئاسانی ئەم بیر و بۆچوونیان بڵاو پێ کردو لە ناو شارع و شەقامی کوردستاندا لە ئاستی عەدالەتە لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی لە دوای 29 ساڵ ئێمە حکومێکی خۆبەخۆمان هەیە کەمترین ئاستی عەدالەت لە هەرێمی کوردستانە دەبینین بەڵکو کەمترین زۆرترین ئاستی نەعەدالەت لە هەرێمی کوردستانە دەبینین بۆیە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ئێجگار لەبارە بۆ ئەوی مرۆڤی تیرۆریستی بۆ بەرهەمبێنێ مرۆڤی عبەسیت بۆ بەرهەمبێنە زۆر لەو مرۆڤ عبەسیانە لە نەتیجەیە بن بە گروپی جۆر بە جۆری چەک لە گروپانی کە بەرهەم دێنن بریتێ لە گروپی جیهادیەکان سوپاسەکەم بێگومان دێمەوەلات مامۆستا عومەر دێمەوە لای جەنابتان هەر بۆ ئەوەی قسەکانی پێشووتر ئەوانەی جەنابتان بەردەوام بکەین ینی جەنابەت چەند خاڵێکی گرنگە دووروژان یەکێک لەو خاڵانەش ئەوە بووتە تەنانەت وەزارەتی ئەوقافیش بۆەوەی بتوانێت مزگەوتەکان بە شێوەیەکی ڕێکوپێک کۆنتترۆل بکات ینی هەفتانە ڕێنمایی هەیە ئایا ئەمە کەموکوڕی وەزارەتی ئەوقاف نییە کەموکوڕی ناوەندە ئەکادیمیەکان نییە بەزانکۆشەوە کە نەیتوانیوە کەسانێک پەروەردە بکات کە چۆن ئیسلام دینی ئاشتی و ئاشتەواییە لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بن جارێکی تری سوپاس دەکەم سوپاسی ئەو برا بە ڕێزەشەکەم کە لای جەنابەت میوانە لە سلێمانی ئەو بێگومان هەندێک قسەی کرد لە جانیبێکی تر قسەکانی کرد سوپاسی دەکەم دەمەوە وەڵامی جەنابەت بدەمەوە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئێستا لە کوردستان میراتێکی بەسەرا کەوتووە هیچ چەند ساڵی ڕابردووی کۆبۆتەوە لەسەری ئێستا کە چەند هەوڵی چاکسازی ژەزا هەوڵەکە لەسەری دەبێ بە ماڵ بە تەفسیرێکی خراپی بۆ دەکرێت ئەمە کێشەیە ئەلم قۆناغیدا کە ماوەیە کە بە تایبەتی لە 2010 من دەبینم ئەوقاف وەکو خۆڕاژەنینێک ینی ئادا نازارێکی بە خۆی داکردووە پێنگاو دەهاوێ هەنگاو دەهاوێ بەڵام لێی بگەڕێن چۆن لێی بگەڕێن ئێمە لە وڵاتێکین عشایرین بەڕاستی نە ئیسلام خوازیەکەمان وەکو دین دەیخوازێ دەتوانین بەرین بەڕێوە نە پارتێتی و یەکێتێتی و دروشمە سیاسەکانیش کە دەیڵێن وا دەیبین بەڕێوە ئەمە ناچمە ئەو بابەتە سیاسی و بەڵام دەڵێم ئەوقاف ئەگەر ئێستا بیەوێت مەلایەک نەقڵ بکە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی تر یان پێی بڵێ مامۆستا تۆ ئیتر بە کەڵکی ئەم وتاردان نایی سوپاس دەکەین بۆ ئەوەی لەمەوە پێش کردوتە چەند بەرپرسی تەلەفۆنەکە بۆ وەزیر و بۆ کێو چەند تەدەخل یێتە پێشەوە بۆی ئەم مامۆستای بەخوا پیاوی چاکە بەخوا وایە
ئێمە ملەتێکی خێڵەکین بابەجان ملەتێکی خێڵەکین یاساتیاوانە سەروەربێ کاتێکی زۆری دەوێت ئەم کەم تەرخەمی کە ئێستا من بەدی دەکەم بۆ ماوەیەکی چەند ساڵی حکومڕانی کوردیە لە کوردستانە کە هەوڵ دەدرێ هەوڵەکانی لەبەر ئەوەی ئەمە بۆ ماوەیە و ماوەتەوە ئیتر دانیشینیان من ئەسڵ حەزەکەم چارەسەرێکە بێت چۆن تۆی بەڕێز و بینەرە بەڕێزەکانیش چاک دەزانن من کارمەندی وەزارەتی ئەوقاف نیم بۆ ماوەی دوومان کەمترە لە هەشتی شەشی 2010ەوە بەخۆبەخش مزگەوتی خەدیجەتول کوبرام وەرگرتووە دەیبەم بەڕێوە ئەو خەڵکەی کە لە نزیکەوە دێنە ئەو مزگەوتە گۆڕانکاریەکان دەبین و متابعی وتارەکانیشم لە فەیسبوک و لە هەموو شوێنەکان هەیە بزانن بە چه ئاستێکا بیرەکەمەوە چۆن قسە دەکەم کارمەندیم تاوەکو دفاعیان لێ بکەم یا هیچ شتێک لە حەق بڵێم بەڵام ئەو بۆ ماوەیە کە بەسەریان ناکەوتۆ ئێستا خەریکی گۆڕانکارین خەریکی گۆڕانکارین کاکە چ لە ناو ئیدارەی ئەوقافە خەریکی گۆڕانکارین چ لە مزگەوتەکانیشەوە خەریکی گۆڕانکارین هەموو کاتێ من ئەم ڕاستیم گوتووە چۆن مامۆستایەکی سەرەتایی مامۆستایەکی ئامادەی ناوەندی لە مەکتەبێک دەگوێزرێتەوە بۆ شوێنێکی تر ئەمە کابە کەچ نابێ گواستنەوەی مەلایەکیش لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی تر دەبێ هەر بەم شێوەیە تەمەشا بکرێت بەڵام وا تەمەشا نەکراوە و وا تەمەشا ناکرێت لە ئاستی پەروەردەیەوە ئەو خولانەی کە پێویستە بکرێتەوانێ بۆ مامۆستایانی ئاینی چۆن وتار بێژ بێ چی بڵێ نەک چی بڵێ بۆی بنووسیتەوانێ بەڵکو چۆن بیرکاتەوە کار لەسەر ئەمە پێویستە بکرێت چەند بایەخ بە هزر ئەدرێ چەند بایەخ بە مەسلەی پێگەیاندنی تاکی سەر منبەر دەدرێ مەسئولیەتی سەر دوانگە زۆر لەوە گەورەترە کە بریتی بێ ئەرکێک بێت لە کۆڵی بێتەوانێ چونکی خەڵکێک دێ گوێ لە من دەگرێت گوێ لە مامۆستایەکی ئاینی دەگرێ بە هەر مافی ئەوەی من و جەنابەت دەچینە کۆڕێکەوە مافی مداخەلەمان هەیە دوای پەنجە بەرزەکەینەوەنێ شتێک دەڵێن بەڵام لە کاتێکە بۆ جومعادێ مافی مداخەلەکەیش نیە و پەنجە بەرزکردنەوەکەشی نیە و ئەو لەسەر دوانگەیەوە قسەی بۆ دەکا ئێمە کۆنتڕۆل ناڵم کۆنتڕۆل وەکو زمانی بەعز کۆنتڕۆلی مزگەوتەکان کرێ بەڵام کۆنتڕۆلی کەسایەتەکان لە ڕووی پەروەردەییەوە نەکراوە اینجا ئایا چی دەکرێت بۆ لە مەولا بکرێت زمینەی کوردستان زمینە سازیەکی باشی تایە وەکو ئەو برایە گوتی کوردستان زمینەیەکی ڕەخساوە لەبەر زۆر هۆکار بۆ ئەوەی ئەو کارانەی تێدا ڕوو بدات. بەڵێ سوپاس دەکەم بێگومان دێمەوە لای جەنابتان مامۆستا بەهمن لە ماوەی پێشوو تارێکتان بڵاو کردبووە بە ناونیشانی مەترسی گروپە جیهادیەکان بۆ سەرهەرێمی کوردستان لە دوای مووسڵ منەڵم لە دوای داعش کە داعش هێشتا ماوە و چالاکیە کات و خەڵکە کوژێت و خەڵک شەهید دەکات لە هەرێمی کوردستان چۆن و بە چ ڕێگەیەک ڕێگری بکرێت لەوەی کە داعش گەرا دابنێت یاخود ئەگەر گەرای داناوە کۆتایی پێبێنێت لە ڕاستیا لەو وتارێکە ئاماژەت پێدا هەرە وەختە مەترسی گەڕانەوەی داعشە کوردەکانمان بۆ هەرێمی کوردستان باس کرد چکە لە پێش ئەم قۆناغەیە ناوچەیەکی جوگرافیان هەبوو کە پیانەوت خلافەی ئیسلامی بە تعبیری خۆیان لەو ناوچەیە هاتنەوە چوونەوە سیستمێکی دینی تەکفیری خەتەری خۆیان هەبوو بەڵام کاتێک ئەم ناوچیان لێ دەسێنێتەوە ڕاستەوخۆ ئەمانە پەرتەوازە دەبن بە شێوەی گروپی بچووک و ببورن گروپی گەورە لە هەرێمی کوردستانە بەڵاو دەبنەوە مەترسیانە دروست دەکەن ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم بابەتانە بینەوە یەک لەوەی کە ئێجگار گرنگە ڕوبەڕووی ببینەوە بابەتی پەروەردە ئێجگار گرنگە و لە دنیای عەرەبی و لە دنیای ئیسلامیدا بە شێوەیەکی گشتی چوونەتەوە بەناو سیستمی پەروەردەیە کە سیستمی پەروەردە ئێمە بێوردی دەبێ فاسیکەین لە یەکی بنەڕەتیەوە تا دەچێتە زانکۆکان و زانکۆکانیش تاو دەکا ئەمە سیستمی ئەچێتەنەوە سیستمی پەروەردە ئێمە دەبێت بە وردی فاسیکەین ئەو ناوچانەی کە مرۆڤی توندڕە و بەرهەمدێنواتەوە لە ئەو کتێبانی ئەو منهەجانی کە مرۆڤی توندڕە و بەرهەمدێنێت و مرۆڤی بیرنەکەرەوە بەرهەمدێنێت بۆ بەردەوام ئەم جۆرە مرۆڤانی کە هەمیشە تەڵقی نەکرێن لە مەکتەب و هەمیشە توانای ڕخنەگرتنیان نییە توانای بیرکردنەوەی یەکێک لە هاوڕێکانی یەکێک لەو کەسانی کە ئاگای لەوە ینی لەو کەسانەوە و سێ کەسە بوو کە هێرشیان کردە سەر بینای پارێزگای هەولێر و کوژران ئاماژەی بەوە داوتی لە مەکتەبیش کە خوێندکاری ئامادەیی بووە کەسێکی گۆشەگیر بووە ینی دایمە دوورە پەرێز بووە لە ماڵەوە کێشەکە چیەکەگەتگا سیستمی پەروەردەی ئێمە ئەبێ مرۆڤێکی ڕەخنەگری بیرکەرەوەی بەجورەتی بۆ دروستکە چونکە مرۆڤی ڕەخنەگری بیرکەرەوەی بەجورەت هەمیشە مرۆڤێکە بە ئاسانی تەسلیمی گروپێکی عەبەسی نابێت کە بە ئاسانی بیکا بە قومبەلێکی مەوقوت بە ئاسانی بدەکێتەوە بەناو مجتەمەعی خۆیدا بۆیە سیستمی پەروەردەی ئێجگار گرنگە ئێمە پیایا بچینەوە و هەروەها ئێمە پێویستمان بەوەیە لەناو شەریعەت
شریعی ئیسلامی و هەدراساتی ئیسلامیە کۆمەڵی علومی دیکە بەجددی بچێتە ناوم بابەتان و فەلسفەی ئیسلامی گرنگە بەجددی مامۆستای بەتوانە و کارامەی بۆ بەرهەم بهێنێت کە بتوانێت بیڵێتەوە و هەروەها کۆمەڵی علومی تازە هەیە وەکو ئەنسۆپۆلۆژیا لە شەریعەوە بڵێت بەوەی کە ئاین ناسی بێ بەتەواو ئەشکرا شریعە بمێنێتەوە بەڵام ئەم بووی بابەتانی تریشی تێکەڵ کرێ بۆ نمونە پەیوەندی ئاین و کۆمەڵ ئەنسۆپۆلۆژیا و ئاین و هەروەها ببورە دەروونناسی و ئاین علمی مقارنەی ئەدیان ئەم بابەتانە لەناو سیستمی وتنەوەی وانەی ئاینی و هەروە لەناو پەروەردەی ئیسلامی و هەروە تا دەچێتە ناو شەریعی ئیسلامی و ناو دراساتی ئیسلامی تا ئاستێکی قوڵ تا لەبەی ئێمە و مامۆستای ئێمە لە ئەو ناوەندان لەم بابەتانە بێئاگان و هەروە لایەن لێ لە دوای ئەم هەنگاوە گرنگە ئەو کەسانەی ئەبن بە وتاربێژ و مامۆستای ئاینی و مەلای مزگەوتەکان بڕوانامەی زانکۆ یان پەیمانگەیەکی باوەڕ پێکراویانە بێت بێگومان لە هەرێمی کوردستانە پێویستە ئێمە هەرێ حکوومەت بیر لەوە کاتەوە ناوەندێکی پێگەیاندنی خەتیب دابمەزرێنێکە مافەکانی مرۆڤ مافەکانی ژن مافەکانی منداڵ و هەروەها کۆمەڵێ دروستی دیکە تەنانەت زمانی جەستەی مامۆستا گرنگە بخوێنێت جاری وایە ئێمە ئەم پەنجەی کە عەرە پێ لە پەنجەی هەڕەشە مامۆستاکەمان زۆر بەکاری دێنن دەبێت ئێمە بچینەوە بەجددی ئەبێ بڵێن بچینەوە بە پەروەردەی ئاینی خۆماندا لە هەرێمی کوردستانەوە لە یەکی سەرەتاییەوە کە دەست پێ دەکات تاکو مامۆستاکانیشمان لە مزگەوتەکان. سپاس دەکەم مامۆستا عومەر بێمەوە لای جەنابتان ینی شتێک هەیە پێی ئەوترێت دەمارگیری ئاینی جەنابتان مامۆستای ئاینین و کەسێکی دێرینن لە بواری کاری خۆتانە و شارەزان دەمارگیری ئاینی لە هەرێمی کوردستان ئەکرێت چۆن زاڵبین بەسەریە و نەبێ بە هۆکاری ئەوەی کە گەنجی دیکەمان هەڵبخەڵەتێنرێن. التعصب الديني كما عربي بيدا جناب شد كردك كي بكرتي بتي دمارجيري آيني واتا مروف لسر بيريا كهيتي لشوينكوتي قطابخانه لقطابخانه آينية كان كفقهيا ناسراوه ياخذ لروي هزره وناسراوه خوي بلاوه حق به برامبركي بلاوه نا حق به خالك كدلم ومصا محمد أبو فرحة أبو لمدينة منورة لصالي حفتاونو لمادي الأديان والفرق المعاصرة درسي بأي موت مصريبو لبولي شواري كوليجي دعوة أصول الدين لمدينة منورة برلا سيو نوصل بيش استا ومصاي إما بو أو مصاي روج خسيكي جواني كل بولا باسي بوزاي من خوين دواي وكلي بوينه ولا باسكوتي أبنائي هذا ما نراه عنهم نحن وبقراءتنا أما أوي إيما بوزا دبينين بوزاي دبينين بخوينوي خومان بويان بلان بو أوي بتانا بوزاي بزانن چون بيرا كانوا أم قصان الراستا دبي لقل أوانا أقصب كم بزانن إيما الراس مان كلهم قواسنويا يا راس مان نكر أم كابرايك بسيونو صال بيج يسم من وافر ورداكا أيوة فيرم بكا خوم بحق نزانمو برامبركم بنا حق بزانمو بمشي وتمشى أجل لسر أم جوش كردنا إما بروردا ببين لسر أم جوش كردنا بروردا ببين نأوان ده أتباعي فلان ملاو أتباعي فلان مذهبو فلان طريقة لكردستان از دروز دبيتو بمشي وشي لنايا كإما جير ما خواردو بدستيو رزقاربون لدست تقليد لسر لاسايي ڕزگاربوون لە دەست شوێنکەوتنی مەزهەبێک بەو شەکڵە ڕزگاربوون لە دەست شوێنکەوتنی طریقەیەک بەو شەکڵە شوێنکەوتنی قوتابخانەیەک بەو شەکڵە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی سەرکەوتن بەسەر ئەم واقعی کە ئێستا ئێمە لە دەست دەرەنجامەکانی دەناڵێنین. دەمارگیری ئاینی لە هەرێمی کوردستان یعنی لە قۆناغێکی مەترسیداردایە یاخود تازە گەشاکە دەمارگیری زۆر کەم بوو لە ڕابردوودا چونکی مامۆستایانی ئاینی ئەوسا زانا بوون بە شەریعەت تا حەدێکی زۆر ئێستا ئەوانەی کە لە مزگەوتەکانن مەندیل بەسەرن نەک زانای ئاینی مەندیل بەسەرەکانی ئێستا کە لە مزگەوتەکانە هەن ئاگاداری شەریعەتی ئیسلامی نین حەزەکەم پێوەرێکت پێ بڵێم هەر مامۆستایەکی ئاینی کە من جۆم هەر مامۆستایەکی ئاینی کە من جۆم لێگرت وتاری خوێندە و عەرەبیەکەی تەواو نەبوو ئەو مامۆستایە ئیتر من تێ ئەگەم ئاستی ئەو مامۆستای و بیرکردنەوەکەی چەند لە خوار و چەند نسمە بۆ چونکی ئەو بیەوێ نەیەوێ مادەم لە بواری شەریعەتی ئیسلامیە دەدوێ وتار دەدا ئامۆژگاری دەکا سەرچاوەکەی ئەو قورئانە بە زمانی عەرەبیە فەرمودەکانە بە زمانی عەرەبیە کتێبەکانی فقهیە بە زمانی عەرەبیە ئەگەر ئەو لە تێگەیشتنەکەی نەزانێ عەرەبیەکەی بزانێت لە تێگەیشتنەکەی دەرەنجامەکەی کە ئەیدا بە خەڵکی چی پێ ئەدا
بێگومان ئێمە ئەوسا لە حجرەیەکی کوردستانە دەمارگیری دروست نەبوو بە هەموو ڕێزێکەوە سۆفی و دەروێش ڕێزی لە یەکەگەر مەلا و فەقی ڕێزی لە یەکەر مەزهەبەکان ڕێزیان لە یەکەگەر بەڵام کە زانست بەرەو دواوە ڕۆیشت و بەو شێوەی لە هاتکە ئێستا هەیە ئەو هەموو دەمارگیریە هەیە و بەڵێ لە برەودایە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاتم تەواو بوو کۆتا پرسیارم بۆ مامۆستا بە من مامۆستا بە من ینی کاتێ چاودێری یاخود سەیری یاخود گوزەرێک بە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی ئەبینی کە هەر کەسە و لایڤێکە کاتەوە بەدڵی خۆی چی ئەیەوێ بیڵێت پێت وایە ئەمە ئەبێت سانسۆر بکرێ یان ڕێک بخرێ و چۆن؟ لە ڕاستیا ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئاسانی نە سانسۆر بکرێت و نەڕێکخورێ ئەجگار قورسا مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیانەیە بۆیە بە ئاسانی فلتەریکی تۆی ئەوی شکێنێت و بە ئاسانی دەتوانێت بڕۆتە ناوە بۆیە لەمە قوڵتر بریتە لەوەی کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵم بابەتان ناکەین تۆ سەریکە داعش لە خۆناغی خۆیان من ئاگادارم نزیکەی زیاد لە 60 کتێبی تەرجەمە کرد و نووسی و بەڕەوانی هەرێمی کوردستانی کرد لە ڕێم تۆڕە کۆمەڵانە بڵاو کردەوە تنیە ڤیدیۆ دەنگی بڵاو کردو لە هەرێمی کوردستانە و بڵاوی دەکردەوە لە ڕاستی ئەمە پێویستمان بە چەمچێکەیە لە هەرێمی کوردستانە ئەویش ئەوەی ئەوانەی کە تێوە گلاون بەم چەمچی تیڕۆرە و تونند دڕەوێت چۆن بتوانین جارێکی دیکە لەو ڕادیکاڵیە لەو زەبر و زەنگەی کە تێکوتون بیانهێنێ دەرەوە ئەمە گرنگە بۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا تاکو ئێستا حکوومەتی ئێمە لە هەرێمی کوردستان و دام و دەستگا ئاکادیمیەکان لە هەرێمی کوردستان ئەم پرسی نەکرێتەوە پرسێکی ئاکادیمی و گرنگ لە ناوی ئیشکا من پێشتر ئاماژەم پێکردی ئەو گەنجانی کە ئێستا چێک لەو گەنجانی کە باس کرا پێشتر لە سژن نبوو دوای هاتوۆتە دەرەوە من کە لە ناو زیندانیەکانم ئەم چاوپێکوتم لەگەڵ دەکردن هیان بوو 2 ساڵ لە سژنا دەماوە دواییەتە دەرەوە هیان بوو سێ ئێستا هاتوۆتە دەرەوە هیچ شێک لەمانە لە ناو سژنا لە فکر و بیری تونڕەوی نهێنابوونە دەرەوە بەش پێچوانەوە تەرجەموعێکی گەوریان پێ دروست کرابوو بەردەوام شەحن دەکرانەوە بەم بیرە جیهادی کە لە ناوێن بە پێچوانەش بوو بوربام وشێش بڵێم هەبوو کەسێکی ناجیهادی بوو کە چووە ناوێن بوو بۆ کەسێکی جیهادی بۆیە ئێمە جارێکی دیکە پێویستە چۆن بتوانین بیر لەوەکەینەوە لە کەسێکی تیرۆریست و ئەمانە بیکەینەوە بە کەسێکی ئاسایی لە ناو مجتەمع کەم و کوڕێ لە زۆر بواری دیکەشەیە هەیە لەسەر ڕووداوی هاتشۆ دەستگیر کراوە لە ژوورەوە فێری مادەیەوەش بەر بووە جنابی مامۆستا بەهمەن تایر نەریمان نووسەر و لێکۆڵەر لە بواری فکری ئیسلامی زۆر سوپاستانەکەم جنابی مامۆستا عومەر چنگیانی مامۆستای ئاینی لە هەولێرەوە سوپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی عەزیز سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادان کاتێکی خۆش.